ئاسایشی خۆراک بە یەکێک لە پایە هەرە سەرەکیەکانی کۆمەلگا هەژمار دەکرێت. لەم چەند ساڵەی دواییدا هاوردەکردنی خواردنی ماوە بەسەرچوو لە نێو بازاڕەکاندا زیاتر دەبینرێت. تەنها لە 6 مانگی ڕابردوو لە سنووری پارێزگای سلێمانی 8 تۆن خۆراکی بەسەرچوو لە کۆگا و مارکێتەکاندا دەستیان بەسەردا گیراوە. ڕەنگە ئەوە وەڵامی ئەو پرسیارە بداتەوە کە دۆخی خۆراک لە ئێستادا بە قۆناغێکی باشدا تێناپەڕێت و چاوی زیاتر پێویستە بۆ بینینی مادە خۆراکیەکان. بە شێوەی گشتی ماتوانین بڵێن لە کاتی سەردان و پشکنینەکانمان تەنها گرفتی بەسەرچوونی خواردنمان نییە، هەندێک جار فێڵکردن لە جۆری خواردنەکانە بەدی ئەەکەینیان، هەندێک جار بۆی بەرزبوونەوەی پلەی گەرماوە شێوازی هەڵگرتن و مامەڵەکردن لەگەڵ خواردنەکە بەداخەوە بەشێ لە خۆراکان تێگەچێ. ئەتوان بڵێم لە سەرەتای ساڵەوە تاکو ئێستا زیاتر لە 8 تەن خۆراک لەلایەن لیژنەی تەندروستی خۆراکەوە تەلەف کراوە کە بەشی زۆری بەهۆی خراپ هەڵگرتن خراپ مامەڵەکردن لەگەڵ خۆراکە بووە. لە سەدا 95 خۆراکی هەرێم لە وڵاتانی ئێران و تورکیاوە هاوردە دەکرێت. ئەمە لە کاتێکدایە بۆ ساکردنەوەی دانەوێڵە و گۆڕینی بۆ ئارد هێشتا هەرێم هەر پشت بە بەغدا دەبەستێت. لەگەڵ ئەوەی لە ئێستادا ڕیفراندۆم بۆ جیابوونەوەی هەرێمی کوردستان لە عێراق هەواڵی گەرمی نێو میدیاکانە، هێشتا هەرێمی کوردستان لە ڕووی دەستەبەری ئاسایشی خۆراک و دابینکردنی خۆراکی پێویست و شیاو پشتی بە دراوسەکانی بەستووە. دراوسەکانیش سەرسەختانە دژاتی خۆیان بۆ جیابوونەوەی هەرێم لە عێراق دووپات دەکەنەوە. هاوکات جگە لە چاوسورکردنەوەی دراوسەکان، هەڕەشەیەکی دیکەی سەر ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان بریتیە لە نزمی کوالیتی ئەو مادە خۆراکیانەی هاوردە دەکرێن و بەسەرچوونی ماوەی بەکارهێنان. لای خۆشیەوە بەڕێبەری چاودێری بازرگانی سلێمانی دەڵێت بەهۆی قەیرانەوە لە مەخزن و مارکێتەکان و لە مۆڵ و دوکانەکان خۆراک و خواردەمەنیەت جۆراوجۆرەکان دەمێنێتەوە و بۆ هۆیشەوە خۆراکی بەسەرچوو لەو چەند ساڵەدا چەند هێندەی ساڵانی ڕابردوو زیادی کردووە. ئێستا لە سەرجەم سنوورەکانی هەرێمی کوردستان لە باشماخ، لە حاجی عومەران، لە ئیبراهیم خەلیل ئێستا سەرجەم تیمەکانی تەندروستی کوالیتی کۆنتڕۆڵ کەرەتینەی کوشتوکاڕی لێیە کە ئەمانە هەڵەسن بە پشکنی سەرجەم ئەو شمەک و کاڵا خواردنانەی کێتە ناو هەرێمی کوردستانەوە. ئێمە خۆمان ڕۆژانەی بینین چەندەها لۆری هەیە کە دەرنچووە لە حدودەکان دەستی بەسەردا گیراوە نێراوەتەوە بۆ ئێران بۆی داخلی هەرێمی کوردستان نەبێ و ئێمەش ئەگەر ئەو خواردنەش هاتە هەرێمی کوردستانی ژیانی بۆ نمونە لە شاری سلێمانیە ئێمە دووبارە ئەگەر هەر مادی خۆراکی بزانین گومانمانەیە لە جۆرەکەی یا لە پێکاتەکە یا لە بەروارەکەی ئەوە دەزەگرین بەسەریا وای نێرین و بۆ پشکنین بۆی بزانین ئەو مادە بە کەڵکی خواردن یانە. حکومەتی هەرێم بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیران ئەمباری پاراستنی دانەوێڵەی نییە. دوای ئەوەی حکومەتی عێراق بڕیاریدا ئەم ساڵ بڕێکی دیاریکرا و گەرمی جوتیاران وەربگرێت، بەناچاری ئەم ساڵ زۆرێک لە دانەوێڵەی باشووری کوردستان بە دەستگێڕەکانی خواروی عێراق فرۆشرا. ئەمە جگەلەوەی سەرڕای هەوڵەکانی وەزارەتی کشتوکاڵ بۆ پەرەپێدان و زیادکردنی بەرهەمی ناوخۆ تا ئاستی خۆبژێوی، بەڵام تا هەنووکە ساختکردنەوەی بەرهەمی ناوخۆ لە بازاڕەکانی کوردستان دڵخوازی جوتیاران نییە. ڕێمە ڕەسمان کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.